نخوشی شێرپەنجەی مەمک طبعاً باوترین شێرپەنجەیە لە خانمانە لە هەموو هەشت خانم یەکێک تووشی شێرپەنجەی بەمکە بێ وەکو نیشانەکانی ئەگەر ئەو نەخۆشیە لە سەرەتا بێ هیچ نیشانەیەکی نییە بۆیە لە هەموو دنیا پرۆگرامی بەرنامەی سکرینین هەیە واتە پشکنینی پێشوەخت یعنی ئەو خانمە پێش ئەوەی هیچ کێشەیەکی هەبێ هیچ نیشانەیەکی هەبێ لە تەمەنێکی دیاری کراوە کە لە وڵاتی ئێمە 40 ساڵ دانراوە ئەبێ خۆی بێت بڵێ هاتوون بۆ پشکنین لەبەرەوەی ئەگەر زۆر سەرەتا بێ هیچ نیشانەیەکی نییە لە پشکنینەکانە بەس دەرەکەوێ وەکوتر کە دەستی کرد بۆەوەی نیشانە دروست بێ یعنی ئەو خانمە خۆی لە ماڵەوە کە پشکنین بۆ خۆیەکە هەستی پێەکە باوترینیان گرێیە ئەو خانمە هەست بە گرێەکە جاری وایە گۆڕانکاریە لە گۆی مەمکەکە یان ئەبێ ببرین یان ئەبێ ئەچێ بەناوە یان خوێنی لێیە جاری وا هەیە گۆڕانکاریەکە لە پێستی مەمکەکەی لەوانەیە سوور ببێتەوە لەوانەیە چاڵ ببێ لەوانەیە بە ئاوسێ جاری وایە قەبارەی مەمکەکە ئەگۆڕێ جاری وا هەیە هەست بە بوونی لمفەگری ئەکە لە ژێر باڵەکانی ئەمە باوترین نیشانەکانە نا هەر کە ئەڵێ شێرپەنجە ئێمە مەمە کێشەی زۆرە ئیلتیهاب هەیە ئازار هەیە یعنی کێشەی هۆرمۆنات هەیە کیس هەیە شت زۆرە ئەمانە هەمووی پێوترێ حاڵەتە بێوەیەکان ئەوەی کە جێگەی مەترسی نییە شێرپەنجەش بە تەنها شتێکە بە جیا ئەم مانگە خۆی خانمێکە سۆزان کۆمەینی ناوە خوشکەکەی تووشی شێرپەنجە ئەبێ دوایە ئەو بڕیارەیە ئەڵێ بە دەستکەم بە کەمپینێک بۆ ئەوەی ژنان ئاگادار کەمەوە لەو حاڵەتی شێرپەنجە بۆی خانمان زووتر بێن پشکنین کەن و خەمێک لە خۆیان بخۆن مەترسی توشبوون ئێمە هەنێ شتێکمان هەیە پێوتر ڕسک فاکتەر یعنی ئەم فاکتەرانە لە هەر کەسێکە هەبێ ترسی ئەوەمان هەیە تووشی شێرپەنجەی مەمک ببێ یەکەم شت تەمەنە خانمان چەند بچنە تەمەنەوە ئەوە نەترسی شێرپەنجەی مەمک زۆرترە بێ ئەوانەی کە لە خێزانەکانیان شێرپەنجەی مەمک یان هێلکەیان یان مناڵان هەیە ئەوانەی کە پێش 12 ساڵ سوڕی مانگانەیان بۆیە ئەوانەشی کە سوڕی مانگانەیان درەنگ ئەوەسێتەوە دوای تەمەنی 54 ساڵ یعنی چەند زیاتر سوڕی مانگانەی هەبێ ئەوە زیاتر مەترسی شێرپەنجەی هەیە ئەوانەی کە مناڵیان نەبووە ئەوانەی کە زەواجیان نەکردووە ئەوانەی کە شیریان نەیاوە بە مناڵ ئەوانەی کە قەڵەون ئەوەی هەفاکتەری تر بۆ نمونە جگەرەکێشان مەشروباتی کحولی زائیدەن لە هەمووی گرنگتر ئەوانەی کە عیلاجی هۆرمۆنات زۆر بەکارهێنن لەو خانمانە زۆرەکە نەزۆکن زۆر عیلاجی هۆرمۆنات بەکار ئەهێنن بۆ ئەوەی حەمل دروستکەن ئەو عیلاجانە زۆربەی جار ئەبێ بە هۆکار بۆ شێرپەنجەی مەمک یەکێکە لە ڕسک فاکتەرەکان وەکو ڕێگری کەس ناتوانێت ڕێگری لێ بکە چونکە هەر کەسە و خی گەورە لە چارەیان نووسی بە تووشی شێرپەنجەی مەمک ببێت تووشە بێ بەڵام ئێمە هەنێشتمان هەیە ئەڵێن خۆپارێزیەکە چۆنە بۆ نمونە گۆڕینی لایفستایل وەرزشکردن ئەو خانمە نەیەڵێ قەڵەو ببێ خواردنی تەندروست بێ خەوی ڕێک بێ قەلەقی و سترێس و دڵە ڕاوکیە زائیدەن ئەوەی دوورکەوتنەوە لەو ڕسک فاکتەرانە بۆ نمونە بەکارهێنانی عیلاجی هۆرمۆنات جگەرەکێشان مەشروب خواردن ئەمانە چەند خانمان خۆیانی لێ دوور بگرن ئەوەنە ئەتوانن خۆیان بپارێزن لە شێرپەنجەی مەمک پشکنینی نەخۆشیەکانی مەمک بە عام سێشتمانەیە هەر فەحسی سێقۆڵی پێ ئەوترێ یەکەمیان ئەوەیە کە تۆ پزیشکێکی پسپۆر ئەبێ بەدەست پشکنینە بۆ بکە پاشان ئەو بڕیار ئەیاتۆ چی پێویستە چونکە پشکنینەکان بەپێی حاڵەتەکان بەپێی تەمەنیش ئەگۆڕێ لەوانەیە نەخۆشە بێ بەس بەدەست فەحسی بۆ بکەی لەوانەیە نەخۆشە بێ فەحسێکی خوێنی بۆ بکەی لەوانەیە سۆنەرێکی بۆ بکەی لەوانەیە ئەشعەیەکی مەمۆگرافیان ئەشعەیەکی MRI طبعاً ئەم پشکنینانە بۆ هەموو کەسێ ناکرێ ناڵێم تۆ کە پزیشکێکی پسپۆری مەمک ئەو بینێ قسەت لەگەڵاکە کێشەکە چییە پاشان بەدەست پشکنینە بۆکە ئەو بڕیارەیە تۆ چی پێویستە ئەمە یەکەمیان بڵێن پشکنین بە دەست فەحسی سەریری کلینیکەڵ دواتر دێنە سەر ڕێیدۆلۆجی واتە سۆنەر مەمۆگرافی MRI فەحسی سێیەم وەرگرتنی نمونە بایۆپسی و سایتۆلۆجی ئەوەی کە ئامی خەڵک پێ ئەڵێن زەرع یعنی ئەگەر تۆ گرەیە شتێک هەبوو زەرعێکی لێوەرەگری بەم سێ ڕێگایە دەتوانیت لە 100% بگەیتە نەتیجە کە ئەو حاڵەتە چییە ئەو خانمە هەیەتی وەکو ئەفو چارەسەری پرسیاری چارەسەرە کرد چارەسەرەکان بۆ شێرپەنجە 5 شتی سەرەکیە تقریبن یەکەمیان نەشتەرگەری دووهەمیان عیلاجی کیمیاوی دوای ئەوە تیشک عیلاجی بایۆلۆجی هەیە عیلاجی هۆرمۆنات هەیە و ئێستاش چارەسەری تازە زۆرە ڕۆژانە شت ئەدۆزرێتەوە بۆ شێرپەنجە خۆشبەختانە وەڵڵا کاریگەری زۆرە چونکە ئێمە هەر بە شێوێکی زانستی کە لەسەر شێرپەنجە ئەخوێنیتەوە زۆر باسی دوو شت ئەکا یەکەمیان وەرزش دووهەمیان سایکۆلۆجی ئەو کەسە ئێمەی کە من ئەوە 13 ساڵە ئیشی مەمکەکەم
ئەو نەخۆشەی کەیەت یەکەم جار زەرعەکەی دەرەچێ و شێرپەنجەیە بڕوا بکە یەکسەر ئەزانین ئەو نەخۆشە چەند زاڵە بێ بەسەر ئەو نەخۆشی ئەوانەی کە ئازان و ناگرین وە نایکا بە دەنگەدەنگ و شتەکە بە ئاسانی وەرئەگرێ ئاسانتر نەجاتی ئەبێ زۆرتر ئیستیفادە لە عیلاجەکانەکە ئەوانەشی کە ورەیان ئەڕۆخێ و ئەگرین وە هەر یەکسەر ئەڵێ من ئەمرم و ئەگەڕێتەوە ئەوانە ئەوەی کە ئێمە تەجروبەمان هەبێ بینیمانە خراپ بووە یعنی مەسیریان لەبەرەوە ئەمەشیان هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو لایەنی دەرونیە کە کاریگەری لەسەر مەناعی لەشی ئینسانەیە ئینسان بۆ هەموو نەخۆشیەک ئەگەر مەناعی باش بێ دەرەقە دیە ئیتر شێرپەنجەیە کۆڕۆنایە هەر نەخۆشیەک بێ سەر و ئەمانەش وەکو جانبە دەرونیەکە طبعاً ئەبێ ئینسان بڕوای بەوە هەبێ کە شیفا لای خۆی گەورەیە من دائیمەن پیان ئەڵێم تۆ ئەوەی لە شێرپەنجە ئەترسی لەوانەیە بە حادیسەیەکی سیارە بمری ئەگەر ئینسان ئەو قەناعەتە لای خۆی دروستکە کە ئەو ڕۆژەی لە دایکە بێ بۆی نووسراوە کەی ئەمرێ ئەو کاتە ناترسێ لە ئەوەی کە بە شێرپەنجە بمرێ ئەمەشیان دیسانە چێتەوە جانبی دەرونیەکە ئێستا ئەوانەی کە متەدەینن بە سەراحەت ئێمە هیبینین ئەوەنە دوعاکە ئەوەنە نوێژەکە بەوە نەفسی خۆی ئارامەکە لەوانەیە مەسیحیەک بێ بە طقوسی خۆی یەهودیەک هەبێ بە طقوسی خۆی تێگەی لەمە بەسم هەیە یۆگا ئەکا بەوە مرتاحە بۆ نمونە مهم ئەوەیە بە ڕێگایەک ئینسان دەرونی خۆی ئارامکە و قەناعەتکە کە ئەتوانێ ئینشاءڵڵا زاڵ بێ بەسەر ئەم نەخۆشیە ئەوەی لە دڵی منایە ئەوەیە پشکنین پشتگوێ مەخن ئێمە دائیمەن ئەیڵێن ئینسان یان شەرمەکەن یان ئەترسن کە نایەن بۆ پشکنین بەڵام لە ئەخیرا کە تووشی شێرپەنجە بوون لەبەر ئێش و ئازار و ئەوەی کە بەسەریانە هێنێ خۆیان ناگرن لە ماڵەوە هەریەن بەڵام من بۆ چیمە تۆ وەختێک بێ قۆناغی چواربی کە من دەستم ببەسرێتەوە هیچم پێ نەکرێ ئەی بۆ وەختێک نایە کە قۆناغی 0 و 1 کە نەخۆش لە 100 تا 100 ئیشەڵا چاکە بێتەوە بە زۆری ئەوانەی کە سەرەتایە لەمەم کە بڵاو نەبێتەوە زۆربەیان چاکە بنەوە شێرپەنجەکەی کۆنتڕۆڵی ناکەی کە لە دەست دەرچوو بڵاو بوویەوە لەبەرەوە ئامۆژگاری من بۆ خانمان ئەوەیە نە شەرم بکەن نەبترسن خۆیان مانگانە لە ماڵەوە ئەبێ پشکنین بۆ خۆیان بکەن دوای سوڕی مانگانە خانمێک سوڕی مانگانەی نەبوو هەر ڕۆژێک لە مانگەکە دەستنیشانەکە ئەتوانێت خۆی پشکنین بۆ خۆی بکە ئەو نیشانانەی کە باسم کرد بۆ نمونە گرێیە گۆڕانکاری لە پێستە لە گۆیە یعنی هەر شتێک هەستی کرد ئەمە پێشووتر نەبووە ئێستا هەیە ئەو ئەبێ یەکسەر بێ پشکنینکە مەرج نییە شێرپەنجە بێ ئێمە بەدەیان حاڵەتی ترمان هەیە کە گرەی هەیە گۆ ئەچێ بەناوە پێست سوورە بێتەوە شتەکان هەمووی لە شێرپەنجە ئەچێ بەڵام کە پشکنینی بۆ کەسێکە ئیلتیابێکی بەسیتە بە مانگێک چارەسەر نەجاتیە بێ مەرجنی هەموو شتێ شێرپەنجە بێ لەبەرەوە پشکنینی پێشوەختە زۆر گرن کە ئەوەی خانمان لە ماڵەوە خۆیان ئەیکەن زائیدەن ئەوەی ئێمە وەکو لە سلێمانی تقریبا 30 ساڵ بۆ سەرەوە هەموو خانمێک بۆمان داناوە هیچی هەبوو هیچی نەبوو 6 مانگجارێ بێ سەردانمان کە بۆی بەدەست پشکنینی بۆ بکەین 40 ساڵ بۆ سەرەوە ئەگەر هیچ کێشەشی نەبێ ئازاری نەبێ گرەی نەبێ ئەبێ دەستکا بە مەمۆگرافی ئەشعەی مەمک ئەوەش خانمان هەموو 2 ساڵ جارێ ئەبێ بۆیان بکری